سڵاوتان لەبێت و ئەم کارتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. وێنەکێشێکی فەلەستینی لە کیڤەوە داوای ئاشتی لە وڵاتەکەیدا دەکات. تۆم کروز ئامادەی یەکەمین نمایشی فیلمە نوێیەکەی بوو. دووبارە سڵاو. بە کێشانی گەورەترین وێنەی زێتی لە مێژوودا هونەرمەندی ئۆکرانی بە ڕێگەز فەڵەستینی دکتور جەمال بەدوان ناوی چوە ناو کتێبی گینسەوە. بەدوان لەبارەی بیرۆکەی تابلۆکەیەوە دەڵێت بیرۆکەی ئەم تابلۆیە لە کەشتێکی حەزەتی نوحەوە سەرچاوی گرتووەکە بوونی مرۆڤایەتی ڕزگار کرد. کەشتێکەش لەم تابلۆی مندا شوێنەکانی خواپەرستنەکە بە کۆترێکی ئاشتی گزارشتم لێکردون. ئەو هونەرمەندە ئاماژە بەوەش دەدات کە تابلۆکەی ئەو نامەیەکە لە کولتوری عەرەب و موسڵمانەوە بۆ دنیای ڕۆژئاوا کە دەیەوێت تێیدا داوای ئەوە بکات هەمووان بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خواپەرستن، چونکە بە بڕوای ئەوە تاکە هۆکارە بۆ ڕزگاربوونی مرۆڤایەتی لە فەوتان بەهۆی جەنگ و ڕەگەزپەرستیەوە کە ئێستا بە وتەی ئەو سەرانسەری جیهانی گرتووەتەوە. بەدوان وتیشی ئەم تابلۆیە بە تایبەتی پێشکەشە بە لایەنە فەڵەستینەکان، بە تایبەتی هەردوو ڕێکخراوی فەتح و هەماس و هیواشی خواست کە ئەمە ببێتە هۆی بەلادەکەوتنی ناکۆکیەکان و بەرقەراربوونی ئاشتی لە نێوان ئەو دوو لایەنەدا تا بە وتەی ئەو داخوازیێڕاوەکانی گەلی فەلەستین بەدیبهێنن. ڕووبەری تابلۆکەی جەمال بەدوان 310 متری چوارگۆشەیە و لەسەر 8 پارچەی جیاواز وێنە کێشراوەکە پاشان هەمویان لێک دراونەتەوە و بوونەتە ئەو تابلۆیە. پەیوەندەکانی ئەمریکا و کورد دەگەڕێتەوە بۆ مێژووی دوور و درێژی بوونی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. جۆر و چیەتی ئەو پەیوەندیەش پێیوەست بووە بە بەرژەوەندی و سیاسەت و بارودۆخی خودی ئەمریکاوە. پەیوەندەکانی کورد و کاربەدەستانی ئەمریکا دەگەڕێتەوە بۆ شەستەکانی سەدەی ڕابردوو، وەختێک ئەمریکا ڕێگەیدا بە جوڵانەوەی نەتەوەیی کورد نوێنەرایەتی تایبەت بەخۆیان هەبێت لە ئەمریکادا. کتێبی ئایندەی پەیوەندەکانی ئەمریکا و کورد، ئایا کوردستان دەبێتە کۆلۆنیەکی ئەمریکی؟ نووسینی دکتۆر عوسمان عەلی و وەرگێڕان و پەراوێز بۆ نووسینی بەرزانی مەلاتەها ئەنجامی داوە. ئەم کتێبە بە وردی نیگا دەخاتە سەر پەیوەندیەکانی کورد و ئەمریکا و هەروەها نووسەری کتێبەکە لە پێشەکەکەشدا دەڵێ ڕەخنەگرتن لە سیاسەتی بەرپرسانی کورد ئامانج لێی بەکەمگرتنیان نییە، بەڵکو بەتەنێ هەوڵێکە بۆ هەڵسەنگاندن و ڕێنوێنی و دەوڵەمەندکردنی ئەم گەنگەشەیە لە نێوەندی کوردیدا دەربارەی پرسێکی فەرهەستیار. ئەم کتێبە لە بنەڕەتدا بە زمانی ئینگلیزی نووسراوە، پاشان وەرگێڕراوەتە سەر زمانی عەرەبی و لە عەرەبیشەوە بەرزانی مەلاتەها وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی. بۆ قسەکردنی زیاتر دەربارەی ئەم کتێبە ئێستا وەرگێر کتێبەکە کاک بەرزان لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمانە. کاک بەرزان شەوت باش؟ زۆر سپاس. سەرەتای پرسیارەکان بۆ دەست پێ دەکەم، بۆچی بابەتی پەیوەندیەکانی نێوان کورد و ئەمریکا؟ پرسی پەیوەندیەکانی ئەمریکا و کورد وەکو بابەتێکی بنەڕەتی لەگەڵ لەلایەن کۆڵەرانی کوردەوە بە شێوەیەکی وەکو درەستە کاتی دێوان نەبراوە بە تەناسەرەکانی ئەو پێواتە دینیەی کە پێویستە گەنجەشە و وەهەرەوە دەتەوینەوەی لەبارەی ئەنجام بدرێنەوە. پەیوەندیەکانی ئەمریکا و کورد پەیوەندیەکی ئەگەر مەبلەغ قۆناغبەندی ئەو پەیوەندیانە بکەین مێژوویەکی دوور و درێژیان هەیە، بەڵام هەتا وەکو ئێستا کۆبینەوەی ئەوەندە وجود نین دەربارەی ئەم پرسەگرنگە کە خوێنەری کورد تێر بکەن و خوێنەری کورد بگاتە حەقیقەتی ئەو جۆرە پەیوەندیە. بەڵێ پەیوەندی ئەمریکا و کورد پەیوەندیەکە پێویستە لەلایەن کۆڵەرانەوە بەجددی ئاوەی لێ بدرێتەوە و ئەم کتێبە هەوڵێکی زۆر باسە لەم بوارەدا. بەڵێ، ئایا کورد لە پەیوەندەکانیدا لەگەڵ ئەمریکا هیچ گەرانتێکی پاڵپشتی هەیە؟ پاڵپشتی ئەمریکا بۆ کێشەی کورد و پەیوەندی لەگەڵ دەسەڵاتی کوردیە بەتایبەت لەم قۆناغەیە و لە پێشتری دەرێمە قۆناغبەندی بۆ پەیوەندیەکانی ئەمریکا و کورد بکەین. ئەگەر لە فترەی 72 بۆ 1970 زابنین لەو فترەیە ئەمریکا پەیوەندی لەگەڵ خۆرانی کوردە هەبووە، بەڵام بەو شێوەیە نا بە سەرەتی دیبلۆماسی ئەوەی کە لە پەیوەندی نێودەوڵەتی هەیە، بەڵکو بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پەیوەندی هەبووە لەگەڵ شەڕچی کوردیە زیاتر ئێران و
لە ڕێگەی دەستگاهەوەگرێکانەوە پەیوەندیان لەگەڵ کووردا هەبووە پەیوەندیێکیشیان بەزێر بووە و سروشتی ئەو پەیوەندیەش وەکو یەکێک لە کۆڵەرانی کورد باسی دەکات دەڵێ پەیوەندی کورد و ئەمریکا زیاتر پەیوەندیەک بووە کە لەلایەن ڕێبەرانی کوردەوە پەیوەندیەکی خێڵەتی پەیوەندیەشی کوشتوکاڵی بووە لەگەڵ ئەمریکەکانە و هەروەها ئەو متوانە ببوورە کاک بەرزان لە دوای ڕووداوەکانی ئەم دوایە و هەنگاونان بەرەو کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئایندەی پەیوەندەکانی کورد و ئەمریکا ڕوو لەکوێیە؟ ئەوەندەی پەیوەندەکانی ئەمریکا و کۆستە لەم کتێبەیە زۆر بەزگی ئاوەڕی لێدراوەتەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەمریکا بەنیازە لە هەرێمی کوردستانە بنکەی ئەمریکا سەربازی پێی دادنەسرێنێت و سیاسەکانی کوردیش و دەسەڵاتدارانی کوردیش هیچ ڕێگریەک لەو جۆرە بابەتەیە نابینەوە و بگرە خۆشحاڵشن بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە بوونی سەربازی ئەمریکا لە هەرێمی کوردستانە دەبێت بەو شێوەیە بێت کە پشتگیری لە دیموکراسیەت بکات لە هەرێمی کوردستانە نەک هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە سوود لە بوونی ئەمریکا ببینن بۆ زیاتر چەسپاندنی مەسەلەی سەنجاری و مەسەلەی دیکتاتۆری لە هەرێمی کوردستانە. بەڵێ زۆر سپاس کاک بەرزان بۆ بەشداریت. زۆر مەمنونم. زۆر سپاس. بڕیارە لە مانگی تەشرینی یەکەمی ئەم ساڵدا کچە گۆرانیبێژی کۆڵۆمبی بەڕێگەز لوبنانی شاکیرە ئاهەنگێکی گۆرانی لە میسر ساز بکات. لەمبارەیەوە وەلید مەنسوور ڕێکخەری ئاهەنگەکان کە بۆندەکەی لەگەڵ شاکیرە واژۆ کردو ڕایگەیاند ئاهەنگەکە لەسەر شانۆیەکی تایبەت دەبێت کە بە تایبەتی بۆ ئەو ئاهەنگە لەنێو یاریگای هۆکی شاری قاهیرە دروست دەکرێت. مەنسوور ئاماژەی بەوەشداکە لە ئێستاوە کار لە دروستکردنی شوێنی ئاهەنگەکەدا دەکرێت و هەمووان کۆکن لەسەر ئەوەی کە پێویستە ئاهەنگەکە بە شێوەیەک بێت لەگەڵ پێشکەوتنەکانی هونەری لە میسردا بێتەوە. نابراوەتیشی بۆ یەکەم جارێکە شاکیرا لەسەر شانۆی گۆرانی دەڵێت کە لەلایەن ئەندازیارێکی میسریەوە نەخشێ بۆ کێشراوە. جێی باسە پێش زیاتر لە 4 ساڵ لە ئێستا شاکیرا بۆ یەکەم جار سەردانی میسری کرد و لەژێر هەڕەمەکانی ئەو وڵاتەدا ئاهەنگێکی گۆرانی ساز کرد. ئەم ئاهەنگەی ئەم ساڵیش بە دووەمین ئاهەنگی لەو جۆرەی شاکیرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەژمار دەکرێت. دوێنێ ئەستێرەی بەناوبانگی هۆلیوود تۆم کروز لە لۆس ئانجلسی ویلایەتە یەکگرتووەکان ئامادەی یەکەمین نمایشی فیلمە نوێیەکەی بوو بە ناوی سوپەر 8. تۆم کروز بە یاوەری دەرهێنەری جیهانی بەناوبانگ ستیڤن سپیلبێرگ و کیت کاپشاوی هاوسەری بە سڵاوکردن لە عاشقانی فیلمەکانی چۆ بەردەم هۆڵی ڕێجنسی لە لۆس ئانجلس کە تێیدا نمایشێک تایبەت بووە ئەم فیلمە ڕێکخرابوو. بڕیارە ئەمڕۆ ئەو فیلمە بە شێوەیەکی فەرمی لە سینەماکانی ئەمریکا و جیهان نمایش بکرێت. فەرمون ئێوە و چەندیمەنێکی ساتەکانی پێش نمایشە تایبەتەکەی فیلمی سوپەر 8. هەواڵە کەلتورەکانمان پێشکەشکردن شاد و بەختەوەر بن.